کاری سەرەکی من لێرە وەک ئەم شوێنە کاری تەڵەبیات دەکەم، واتە لەسەر داواکاری خەڵک وێنە پەیکەر هەموو کارێکی هونەریان بۆ دەکەم لەسەر داخوازی. لەگەڵ ئەوەشدا کە من مامۆستای پەیمانگە هونەرە جوانەکانم تەنها پشتم بۆ نەبەستووە کە لە ڕێگەی مامۆستایەتی داهاتێک بۆ ژیانی خۆمدا بنێم، لێرە کاری خۆم وەک پیشەیەک بەکاردێنم و توانیومە سەرنجی خەڵک بۆ خۆم ڕابکێشم بە دروستکردنی تابلۆ و هەروە دروستکردنی پەیکەر لەسەر داواکاریان. بەهرە و توانەکانم هێزی کارکردنم لە هونەری وێنەکێشان و هەروە لە پەیکەرسازی هەوڵم داوە کاری خۆم بە ڕێگەی چ گەلەری دڵشاد بێنمە پێشاوی خەڵک چ بە ئیشکردنم لەسەر دیواری ماڵان، دیواری شوێنە گشتیەکان کە خەڵکێک حەزیان لە ئیشەکانی من بۆ بەرەبەرە هەم ئەوان پشتگیری منیان کردو هەم ئەم نیشتانیمە خزمەتێکی ناوچەکەی خۆم بکەم بە هونەرەکەم. لەبەرەوەی من یەکێکم یان دەتوانم بڵێم یەکەمین کەسم کە لەم ناوچە توانیمە هونەر وەک پیشەیەک بەکاربێنمەوە کاری هونەری تێدا بکەم لە ناوچەیەکی هەتا ڕادەیەکدا خراودا، هەر بۆیە کە توانیم هونەرێکی جوان پێشکەش بکەم و کاری جوان و سەرنجڕاکێش بکەم خەڵکێکی زۆرم بەرەو خۆم ڕاکێشە بەتوانیم هەندێک شوێنی کە تا ڕادەیەک لەوانەیە ناڕێکوپێک بێ بە هونەرەکەم جوانی کەم کە ئەوە پەیامی هونەرە تۆ شتێکی ناشرین فەوزایەک بگۆڕی بۆ شتێکی جوان و ڕێکوپێک توانیم ئەوە بکەم، هەر بۆیە من کارەکەم جیاواز بووە توانیم خەڵکێکی زیاتر بەرە خۆم ڕاکێشم. داواکاری من ئەوەیە لە بەرپرسان لەو کاربەدەستانەی کە لە ناوچەکەی ئێمەدا هەیە زیاتر بەرەو ڕووی هونەر بێن و زیاتر پشتگیری بواری هونەری بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕێگەی هونەرەی خۆمانەوە خزمەتێک بە ناوچەکەمان بگەینین و هەروە ناوچەکەمان بەرەو پێش بکەین. بەتاکید ئەگەر بێتەوە ئەوان زیاتر پشتگیری ئێمە بکەن، کەسانی وەک من وەک هونەرمەند ئەو کەسانێک کە توانای خزمەتکردنیان هەیە لە بوارەکەی خۆیاندا، ئێمەش دەتوانین و خەونی زۆر گەورەمان هەیە و هیوای زۆر گەورەمان هەیە دەتوانین بەرەبەرە ناوچەکەی خۆمان کۆمەلگای خۆمان بەرەو پێش بین خزمەتی ناوچەکەی خۆمان بکەین بە هونەرەکەمان.